بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە ژیانی هاوڵاتیان دەکەین. لاوانە پرسی هەناردەی نەوتی هەرێم کەی دەست پێ دەکاتەوە ئایا چ پەیوەندێکی هەیە لەگەڵ پرسی موچە وە سەبارەت بە پرسی تەوتینیش چی بەسەر هاتووە ئایا کۆتایی پێهاتووە بە تایبەت ئەمڕۆ کە قوبات تاڵەبانی ڕۆژنامەنووسان پرسیاران لێکرد بە بێزارێکی زۆر وەڵامیدایە و ڕۆژنامەنووسانی بۆ تۆمەتبار کرد کە مێشکی خەڵکیان تێکداوە لە کاتێکە خۆیان لە کاتی هەڵبژاردندا زۆر باسییان لێوە دەکرد ئەوە باز لە لیستی موچەش دەکەین بۆ مانگی دوو بۆ تاکو ئێستا نەنێردراوە یاخود خەرەلەکانی بەتەواوەتی هەمووی چاکراوە و لە سەرداهاتی ناو خۆش قسە دەکەین کە ئێستا شەر کێشەیە لە بینی هەرێم و بەغداد کە ئەم کێشەیە یەکلا دەبێتەوە پرسان لەگەڵ بەڕێز کاک سۆرا عومەر قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان هەمیشە بەراچوونی وردی هەیە لەسەر پرسینەوت موچە لیستی موچە پرسی تاوتی کاک سۆران بەخێر بێن سوپاسیامە دەبوون دەکەین سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لە پرسینەوتەوە دەست پێ بکەین لە سەرەتای مانگە لە پەرلەمانی عێراق هەمواری یاسای بودجەتان کرد تایبەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم و حەفدەیەم مانگەش لە ڕۆژنامەی وقای عێراق بڵاو کراوەتەوە بەم زوانە نەوتی هەرێم هەنارە دەکرێتەوە بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیە بابەتی نەوتی هەرێمی کوردستان بە پێی ئەو هەموارەی کە ئێمە لە یاسای بودجە مادەی 12 بڕگەی جیم کردمان دەبێت نەوتی هەرێمی کوردستان تەسلیمی کۆمپانیای سۆمۆ بکرێ و تەنها کۆمپانیایەک کە لە ڕووی یاسایی و دەستوریەوە لە عێراقا بۆی هەیە نەوت بفرۆشێ کۆمپانیای سۆمۆیە لە بەرامبەر هەر بەرمیلێک نەوت کە هەرێمی کوردستان بەرهەمی دێنێ بۆ ماوەی 60 ڕۆژ 16 دلار بۆ هەر بەرمیلێک دەگەڕێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان لە ماوەی ئەو 60 ڕۆژە ئەگەر ئەم پرۆسەیە وەکو خۆی ڕۆی واتە نەوتەکە تەسلیمی سۆمۆ کرا لە دوای ئەوە کۆمپانیایەک لەو ماوا دێت تەڕەفێکی سێەمە نرخی حەقیقی تێچووی حەقیقی بەرهەمهێنان و گواستنەوە دیاریەکە ئەو کاتە دەبێتە ئەو نرخەی کە هەردوو لە پێوەی پابند بن ئەگەر هەر لایەک پابند نەبوو ئەوە ئەنجومەنی وەزیران لە عێراق بڕیارەدا لەسەر نەوتی هەرێمی کوردستان واتە هەموارەکەش بۆ خۆی پرۆسەیەکی کاتیە لە ناو هەموارەکە کۆمپانیای سێم دێت تەڕەفی سێم دێت نرخەکە دیاریەکە دوایی ئایا هەرێم پێی رازیە ئایا عێراق پێی ناڕازیە کۆمپانیا نەوتیەکان پێی ناڕازین ئەو دەمێنێتەوە بۆ ئەو کاتە باشە بەس بەیاننامە هەبوو بەیان دوێنێ بۆ نمونە بەیاننامەیەک دەرکرا لەلایەن شاندی هەرێمەوە وتیان دەبێت ڕێکەوتن بکرێ لەسەر بڕی بەرهەمێنانی ناوخۆ کە بۆ ناوخۆ بەکاردێ نازانم تاکوێ ساهاوڵاتیان سوودیشیان نەگرت لە ناو تیسپی و وەکو پێویست هەر بڵین نەوتەکان بە خەڵک دەفرۆشت لەسەرەوە ڕێکەوتن کرا و کۆمپانیا نەوتەکان بەیاننامێکی تریان هەبوو وتیان دەبێت پارەدانمان گەرەنتی بکرێ اینجا هەنار دەست پێ بکرێتەوە ئێستا لەم پەری لە بەردەمدا ماوە هەناردەکردنەوەکە جا هەموو ئەم بابەتانە من نازانم بەرەو کوێ ئەچێ و نازانم هەموارەکە ئایا وەکو خۆی جێبەجێ دەکرێ یان نا چکە ئەم هەموارە لە ژێر فشاری ئەمریکایە بووە لەسەر عێراق و لەسەر هەرێمیش شتێک وا لێک درراوی گووە لە بەرژەوەی دەسەڵاتدارانی هەرێم فشار لە عێراق کرابێ وای یاخود پەیوەندی بە سزاکانی ئەمریکا بوو لەسەر ئێران کامیان بوو طبعاً پەیوەندی بە چوونی نەوتی هەرێمەوە هەیە بە تەنکەر بۆ ئێران کە ئەمریکا دەڵێ ئێران سزای لەسرە و بۆی نییە هەرێمی کوردستان نەوتی پێ بفرۆشێ و ئۆپیک پڵەسیش بە هەمان شێوە چەندین جار هۆشداری داوە بە عێراق کە ئێوە نەوتان بە تەنکەر دەڕواتە وڵاتانی دراوسێ هەژمارە کرێ لەسەر ئەو بڕێی بۆ عێراق دانراوە بەڵام لە دەرەوەی ئەوە هەنارداکرێ بۆ ئەمە سەرێشەی بۆ عێراقیش دروست کردووە جگە لەوە کاک حەکیم ئەمریکا تەحەکوم بە نەوتەواکە لە عالەمە وەکو چۆن تەحەکوم بە دۆلاری فرۆشی نەوتی شەواکە حەسرەن تۆ بێت
نەوت بە دۆلار بفرۆشی، ئەم دۆلارە چێتەوە فیدرال بانک لە ئەمریکا و ئەمریکا ئەزانێ لەژێر کۆنتترۆلی خۆیەتی مەوزوعی دۆلار و نەوتیش بە هەمان شێوە چکە یەکەم بەکاربەری سەرئاستی جیهان بۆ نەوت ئەمریکایە. هەفتانە پێداویستی خەزانەکانی ئەمریکا لە کەمکردن یا لە زۆرتیامانەوەی تەحکومەکە لەسەر نرخی نەوت، جگەلەوەی کە شەڕ هەبێ، جگەلەوەی کە هەندێک ئاڵۆزی و کەمهێنان لە بەرهەمهێنانە هەبێ، ئەگەرنا ئەمریکا دەستبەرداری نەوت نابێت لە هیچ شوێنێکی دنیا. بەزەوە وادێک درراوە گوایە لە بەرژەوەی دەسەڵاتدارانی هەرێم فشار لەسەر عێراق دروست کراوێ. ئەسڵان فشارەکەەوە بووە کە نەوتی قاچاق نەمێنێ؟ نا، دەسەڵاتدارانی هەرێم قازانجیان لەوایە وەکو ئێستا بڕوا. ساڵی 2024 89 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە هەرێمی کوردستان. 89 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە، 89 دۆلاری نەداوەتەوە بە داهاتی گشتی. یعنی ئەگەر لە هەر بەرمیلە 1 دۆلاری بدایە 89 ملیۆن دۆلار دەچوە خەزێنەی دارایی گشتی. لە دارایی گشتی سەفرە داهاتەکەی نەوت بۆ خەڵک. یعنی هەرێمی کوردستان قازانجێتی 89 ملیۆن بەرمیل نەوت بفرۆشێ و کەس نەڵێ خوا پارەکەی. وەکو دەسەڵات وای کردووە ساڵی 2024 بەم جۆرەی کردو. ئەوە چیکە دەڵێن بەکارهێنانی ناوخۆ. باش. هەرێمی کوردستان لە ساڵی 2014 بەدووە، لە 14 و بیدایەتی 14 بەدووە، ئەو کاتێک کە بەنزینی حکومیان نەهێشت و هەمویان کرد بە بازرگانی، چکە ئەو کاتە لە پەرلەمانی کوردستان بە وەزیری سامانە سروشتیەکانمان بان کردە پەرلەمان، وتی ئەگەر من بەنزین گران نەکەم موچەم پێ نایرێ. ئێوە بەنزینی هەرزانتانەوێ یان موچە؟ وتمان هەردووکی. وتی هەردووکی نییە. ئەگەر بەنزین گران نەکەین لە 500 دینارەوە کاتە بەنزینیان گران کرد بە تیجاری، ئێمە ناتوانین موچە بین. لەو کاتەوە هەرێمی کوردستان تەنانەت نەوتی ڕەشی نانەوەکانیشی بڕی کە دامیە کرد. ئێستا ئێمە کارگەمان هەیە لە هەرێمی کوردستان، عێراق سوتەمەنیە داتێ بۆ کارپێکردنی کارگەکەی. حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ناوی ناوە بەکاربردنی ناوخۆ ئەیدا بە دوو پاڵاوگە، پاڵاوگەی کار، پاراوگەی لاناز، بە تیجاری پێیانە فرۆشی، ئەوانیش بە تیجاری بەرهەمەکەی لە بازارە فرۆشنەوە کە بریتێ لە بەنزین، ما باقی منتوجەکەی تر کە ئەمێنێتەوە و ئێمە کارگەی پەترۆکیمیاییمان نییە، بە تەنکەرەی نێرن بۆ ئێران. بۆیە ئێمە بەکاربردنی ناوخۆمان بۆ خەڵک سەفرە. ئەی بۆ ئەمڕۆ دوێنێشان دەڵێ دەوێت بۆ کارێنانی ناوخۆی بڕەکەی دیاری بکرێوەکو چۆن لە عێراق وەزام نزیکە 800,000 بەرمیل لە ڕۆژێکە بەکاردێنرێت بۆ ناوخۆ. ئەمە بابەتێکی ترە. بەکاربردنی ناوخۆ ئێمە لە عێراقمانەوە. نەوتی هەرێم دەبێت تەسلیم بکرێت. باش. بە ناوی بەکاربردنی ناوخۆ نابێ هیچ ڕێژەیەک بدرێتەوە بە هەرێم، چکە هەرێم نایدا بە ناوخۆ. ئەبێ عێراق بمانداتەوە. ئێمە ئەگەر عێراق نەوتەکەی وەرگرت، داوای بەنزینەکەین، داوای گازەکەین، داوای غازەکەین، داوای نەوتی سپیەکەین بە نرخی پاڵپشتی کراو کە لە پارێزگاکانی تری عێراق بۆ هاوڵاتی هەیە بەنزینەکەی بە 450 دینارە. ئێمە داوا لە عێراقکەین بمانداتی عێراق بۆ خۆی بێ لە هەرێمی کوردستان هەموو ڕۆژێ 600,000 بەرمیل نەوت لە ناوخۆی خۆیان بەکاردێنێ بۆ پێداویستی خەڵک و بۆ بەنزین و بۆ ئەوانە. ئەمە ئێمە حەقی خۆمانە. هەنێر کاتێک نەوت تەسلیم کە بەڕێزت بە فەرمیە و داوایە دەکەی. بەڵێ بەڵێ ئەوە مافی خۆمانەوە داواشەکەین کە لە پێشترا داوامان کردووە، توانێ نەوتەکە لای خۆتانە نایدەن بە ئێمە تا ئێمە بەرهەمەکەی بدەینەوە بە خەڵک. نەوت لای خۆتانە، خۆتان داوا لە حکوومەتی خۆتان بکەن کە کوا بەنزینی پاڵپشتی کراو. بۆیە دەبێ بەم جۆرە بێ، نابێ بەو جۆرە بێ وەکو ئێستا لە تەقریرەکانیان نانووسن ئەوەندە ملیۆن بەرمیل لە مانگێکە بۆ بەکاربردنی ناوخۆ. حاشا حاشا هیچ بەکاربردنێکی ناوخۆ نییە، هەر هەمووی بە تیجاریە فرۆشن.
باش بەس ئێستا دەسەڵاتداران کە سووران پێیان خۆش نەوتەکە لە ڕێی سۆمەوە نادەکردەوە حەز دەکەنەوە قاچاقی کە بەردەوام بی ئەم ڕۆژ بەشێک لە ماوەستان تا ئێستاش بەردەوام ڕێگری لە تەنکەرە نەوتەکان دەکەنەوەی بۆ ئێران دەڕوە پەرلەمانتارێکی عێراقیش قسەی کرد لە ریژنی نێوتخوازەڵە ڕۆژانە 180 بۆ تورکیا دەڕوە بۆ تورکیا شەر هەیە بەڵێ ئەوانەی تورکیا تەنکەرەکان تەنکەری تورکی داخڵە بنەیبن ئەچنە ناو پاڵاوگە و نایڵەن خەڵک ببینێ ینی حەز دەکەن هەر نەوتەکە قاچاق بێ لە سەڵاتداران هەنادە نەکرێتەوە بەڵێ هەرچەنە ئەمە پێڵێن تاڵان فرۆشی تاڵان فرۆش کە بەرمیلێکی درێ بە 30 بۆ 32 دلار ئەگەر ئێمە بیدەین بە عێراق بە نرخی برێنتەی فرۆشێ هەنی و کاتە ئەگەر بوون لە قۆناغیەکە مۆزی نێوتی عێراق قسەی کردووە 300,000 ڕادەسکەن بەڵێ ینی هەر بەرمیلێک بە 70 دلار ئەو کاتە داهاتەکەی سەر و 600 میلیۆن دلار دەبێ ینی لە هەر بەرمیلێکی 16 دلاری لێ دەرەچێ بۆ کۆمپانیاکان بەڵێ خۆی لەم دوو مانگە باش کاتێککە دەست بە هەنار دەکرێتەوە کاتێککە لەم دوو مانگە باشە لەم 6 ڕۆژە نەوتی هەرێمی کوردستان دەدرێ بە سۆمۆ باش بۆ هەر بەرمیلێک 16 دلار درێتەوە بە کرێی تێچوونی بەرهەمهێنان و گواستنەوە باش حکوومەتی هەرێم لێرا تەماشاکارە بێ ئەوەی کە پێشتر دەسی کەوتووە لە ماوەیەم دوو مانگە لە ماوەیەم 6 ڕۆژە هیچی دەست ناکەوێ بەس سیر دەکە بە سەیرەکە باش چاوەڕێی چییە؟ چاوەڕێ ئەوەیە ئەو کۆمپانیا بیانیەی کە دێ وەک تەرەفی سێم نرخێ دیاری بکە بەرزتر بێ لەو 16ەیە باشە ئەلەوا سوود ببینێ چکە گرێبەستەکانی هەرێم هەتا ئێستا تەنها ئەوەی ئیمزای کردووە تەنها ئەوەی لی سوودمەندە دەیزانێ ئەوی تر تا ئێستا عێراقیش گرێبەستی نەوتی هەرێمی لانیە باش کەشف نەکراوەیان بەس بۆ ژمارە مانگی کەش بەپی دەستوری عێراق بێ بەپی یاسای بودجە عێراق بێ هەرێم کۆنتترۆلی بەسەردانی ئەوەی کە هینەوتەکە چکە لە ژمار وەزارتی دارای عێراق دەیکاتەوە بۆ نەوتی هەرێم کۆنتترۆلی بەسەر ژمارەکەنە چکە پێشتر ژماری نەوتی زۆر هەبوو هەتا لە لوبنان ئێستاش زیاتر لە 600 میلیۆن دلار لەوێ گیری خواردووە لە بانک نانە هەرێمی کوردستان نەوتەکە تەسلیمی سۆمۆکە سۆمۆی فرۆشیە سۆمۆ دەیفرۆشێ پارەی نەوتی عێراقە دەفرۆشرێ چێتەوە ئەمریکا تەحویلێ کاتەوە بۆ عێراق باش بینی سەر پرسێکی ترێژ مەسەرەی تەوتینە بەڵێ هەرچەندە ئەمڕۆ ڕۆژنامەنووسان پرسیاران لە قوبات تاڵەبانی کرد بەڵێ وتی تخوا باسی تەوتین مەکەن و مێشکی خەڵکیان تێکداوە کێ مێشکی خەڵکی تێکداوە ینی ئەوان کە لە بانگەش هەڵبژاردن یاخود ئەو خەڵکی کە پرسیار دەکا لە بینی تەوتین و هەژماری من بەڵێ چی بەسەردێ لەو ڕۆژانشدا بەڕێز نووسراوێکی تەیف سامید بڵاو کردەوە هەر داوای هەژمار بڵین تەوتینی موچەی موچەخۆران دەکا وەڵا ئیتر لەمە ولا باسی تەوتین بکەینە بێ بڵین بە ئیجازەی کاقوبات بۆی سەری نێشێ لە ڕاستیا خەڵک وتی خەڵک سەرێشێ وتی مێشکی خەڵکتان تێکداوە بە ڕۆژنامەنووسەکان وتی مێشکی خەڵکتان تێکداوە وەڵا بوو ڕۆژنامەنووسەکان جوابیان باەتەوە مێشکی خەڵک بە حکومڕانی ئەوان تێک چووە مێشکی خەڵک بە ژاوەژا و بەڵێنی ناڕاستی هەڵبژاردننی ئەوان تێک چووە ئەوان بوون لە هەڵبژاردنە مێشکی خەڵکیان بردبوو دەیان بەڵێنی ناڕاستیان بە خەڵکدا لە پێناوی ئەوەی پارتی لەگەڵ یانە ڕێبکەوێنیوە بەنیوە هەرچی بەڵێنەکانیانە خستیانە ژێر پێی خەڵک هیچیان نەبردە سەروە ڕاستیشیان لەگەڵ خەڵک نەکرد ئەوان بوون مێشکی خەڵکیان بردبوو بە سەرۆکی حکوومەتیانەوت مدیر عام ئەمڕۆ لە بەغدا پیانە و پایەدار ئەش بێ دەنگی پێ بدەنەوە بیکەنەوە بە سەرک وەزیران وەڵی من ئەگەر سیاست وا بکەم قەت لە ڕووم نایە قسە بکەم جارێتر وەڵایە گەر من لە ماوەی تەمەنی کاری پەرلەمانتاریمە ئاوا پێچەوانەی یەک قسە بکەم و بێم لای تۆ شتێتر بڵێم وەڵا لە ڕووم نایە جارێتر بێمەوە سەرمێزی هیچ کەناڵێک و سەر کورسی هیچ پەرلەمانتاریەک بەداخەوە یعنی ئەمە نەتیجەی حکومڕانی ئەوانە ئەمە کە خەڵک دۆخ و ژیانی ئاوایە
بەڵام لەلایەکی تریشەوەڵێم خەڵکینە پیرۆستان بێ پیرۆستان بێ ئەو ئێوە بوون دەنگتاندایەوە بە ئەم حیزبانە ئەوە نەتیجەکەی خۆ کاتی هەڵبژارنیش کە فۆرمی تەوتینەکان نرد بۆ فەرمانگەکان بەڕێز وتت دەمە جگە لە بانگەشی هەڵبژارن هیچی تر نییە پێش انتخاباتەکە بەڵێ کاتەکە وتیان فۆرمی TBI دابەش دەکەن لە فەرمانکان لێرە لە سلێمانی کێتی بەڵێ بە دڵنیایەوە هەموو ئەوانە مزایدە بوون بۆی دەنگی خەڵک بەرن مێشتی خەڵک بەرن بەس بەڕێز ئێستا ئەمڕۆ ئەوتی تخوا ئەوە دەخی قسێکی دەڵێت تخواواز لە مەوزوعی تەوتین بێنن وەڵامێشکی خەڵک میلەتان تێکداوە بەڕێزت وازی لێدنی وەکو ڕێکاری پەرلەمانی وازی لێ نایێنین وازی نهێنی من ماوەیە پێش ئێستا زانیاریم هەبوو بەڵێ و باسیشم کرد کە ئەوان خەریکن لەسەر هەژماری من ڕێیەکەون لەگەڵ پارتی هەموو شەڕێکی یەکێتی باش کە لەگەڵ پارتی کردوێتی بە ناوی خەڵکەوە لە پێناوی دەستکەوتێکا بووە کە پارتی نەیداوەتێ کە دەستکەوتەکەیان بەش کردووە خەڵکیان لە پێ کردووە بەداخەوەواڵم باش هەڵبەتە خەڵکی خۆیان ئەو خەڵکەی کە دەنگی پێداون بگینا حەدیان نییەوە لەگەڵ ئێمە بکەن باش بەزیسا هیچی بە سەرێ سێکلا کراوەوە مادەمەگەر پارتی ویکێتی لە سەری ڕێکەوتون ئەنی هەم قسەکانی خوبات تاالبانی هەم قسەکانی بافڵ تاالبانی ئەمڕۆ لە بەغدا ئەوەی لێ دەخوێنرایەوە کەوان لەگەڵ پارتی سەر هەژماری من ڕێکەوتون ئەی تاو عێراقیش قبوڵیەتی چۆن ئەم پرسە کاک باڤێڵ لە کۆبوونەوەی ئیدارەی دەولە بە حزوری کاک نێچیرەڤان بە هەموو شیعە و سوننەی وت ئێمە لە کوردستان پارتیمان زۆر شکان زەرەرمان لێ کرد تکایە ئێوە وامەکەن بەداخەوەیڵێم هەرچی پارتی کردوێتی لە کوردستانە بە پشتیوانی یەکێتی کردوێتی هەرچی یەکێتی خۆی لێ بەری کردووە و خۆی لێلا داوە هی ئەوە بۆ پشکەکەی کەم بووە ئەگینا وەکو یەک ئێستا هاتوونەتەوە بۆی مێشکیان مرتاع بێ کوردستانیان کردوێتەوە بە 50-50 ئەوە ڕێکەون و خەریکن لەسەر وردەکاری پۆستەکان هەرچەنە حکوومەتی نوێ پێک بێ و پێک نەیە هەر کاقوباد و کاک مەسرورە ئەوە پێک نەهات و هەر کاقوباد و کاک مەسرورە پێک بێ هەر کاک مەسرور و کاقوبادە هیچ جیاوازیەک دروست ناکات تەنها یەک جیاوازی دروستەکە کابینەی داهات و کە پێک دەیەکێتی پشکی زیاترە پشکی زیاتر وەردەگری بەڵێ خۆی بە مەغدوورە زانێ پێی وایە ئەو بە بۆری نەوتی بردووەم بە تەنکەر بردوێتی پێی وایە مەرزەکانی ئەو زیاتر قاچاخی لێواتۆی ئەم کەمتر هەبووە پێی وا بۆ ئەو کۆپی بیزاعی هاوردووی زیاتر هەیە ئەم کەمتر ئەمی زیاتری داناوە ئەمانە وڵاتیان وێران کردووە دایان ڕزاندووە ئێستش دێن کاتێک کە خۆیان نەگەنە ڕێکەوتن بە خەڵکەڵێن وا بە خەڵکەڵێن بەس کە بیانەوێ ڕێبکەون شەڕەکە بە خەڵکەکەن وەکو هەموو ئەو شەڕانەیەی بینین چۆن کراوە و چۆن کردویانە تەوتین یعنی وتیان سەرۆکی کەتی وتی بۆ میش ڕوون نەبووە ڕوون نییە ئێستا بۆ خەڵک ینی پێویستی بە هەڵمەتێکی میدیایی گەورە بێت جیاوازەکەی نەزانین ئێمە خەڵکی کوردستان موچە خۆران جیاوازەکەی نەزانن لە بینی هەژمار و هەژماری من و تەوتین تەنها سەیری قسەکانی خۆیان لە هەڵمەتی هەڵبژاردن بکەنەوە لەگەڵ قسە تازەکانیانە بۆ دەردەکەوێت جیاوازەکە چیە خۆیان بە سەیری بکەنەوە خەڵک با بڕیار بدا کە لە هەڵمەتی هەڵبژاردن چیان بیستووە ئێستا چیە بینن ئەی وەکوت ئێست لەگەڵ عێراق ئێستا کۆتایی پێات و مادەم پارتیویکێتی لەسەر ڕێ بکەون لێرە هەژماری من دەکرێت چۆنیان پرسە ئەوەی دادگەی فیدراڵی شەبوو لەسەر سکاڵای سەر و کۆمار وتیان ڕێگە خۆشکردنە لەسەر داواکاریەکێتی بوو بێ بۆی کە ژماری من قبول بکرێ سکاڵاکەی سەر کۆمار باش نەتیجەی ئەو پەراوێز خستنەی سەر کۆمارە لەلایەن سەر کۆزیرانی عێراقەوە چونکە گرتنی سکرتێرەکەی لەسەرەوەی کە خەڵکیان بە ڕەشوە تاوانباریان بە ڕەشوە بە عەفوی خاص دەرهێناوە و زۆر شتی تریش نەتیجەی ئەوە بوو و لە بەرژەوەندی هەژماری منیش سکاڵاکە هاتەوە واتە ڕوونکردنەوەکەی دادگای فیدراڵی دادگای فیدراڵی بوو بە قەراری مەحکەمە
لە کاتێکا ڕوونکردنەوەکەی لەسەرەوەی کە پێشتر تەوتینی زەعیف کرد محکەمەی اتحادی ئێمە پێمانوتن کەەوە ڕوونکردنەوەی قووەتی قەراجێگەی بڕیار ناگرێت ڕوونکردنەوەکەی پێش کردیان بە بڕیار سەر کۆمار کردی بە بڕیار ئەندەمەداوە پێشی تا هەژماری مێژ لێرە سەردەگرێگەر باوێ پێم ڕێکوتنی پارتی وکتیبی لە بینی خۆران چی بکەن یاخۆ ماوەیەکی تر هەرە و کاقوبادە بە زۆر بە خەڵکی پڕکاتەوە هەر کەسیش پڕی نکاتەوە موچەکەی ڕاگرن بەڵام ئێوە چی دەکەن بۆ نمونە من بە تاقی تەنیاش بم هەتا لەو پەرلەمانی عێراق بم دەستبەرداریەوە نابم تەوتین واتە جێگیرکردنی موچە لە بانقی فدراڵی حکومی هەژماری من یعنی وەرگرتنی پارەی موچە لەلایەن وەزارەتی دارایی تەوزیعەکەشی لە بانقە ئەهلیەکان کە نەقانونیە نەدەستوریە حکوومەتی هەرێم پارە بە بانقی ئەهلی ئەبێ بەس بانقی مرکزی تەمیلی بنوک بکە بۆیە ئەمە پێوترێ ئەمە وازەحە یعنی ئەمانە 34 ساڵە 35 ساڵە حکومڕانیان بەم گەوجاندنەی خەڵکو و بەم ناڕاستی وتنە لەگەڵ خەڵکا هێناوە باش بزن سەر داهاتی ناو خۆش بەڕێز دە ڕۆژە نووسراوێکی تەیفسامیت بڵاوکردێتەوە دەڵێ بەو 50 ملیارە ڕازی نییە کە بۆ مانگی نزیکە 52 ملیارە وەکو پشکی فیدراڵی خستوێنە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق لە قێورێری بانکی ناوەندی عێراق بۆ ڕازی ئێستا کێشە هەیە لەسەرەوە طبعاً نووسراوەکەی وەزارەتی دارایی وازەحە کە لە داهاتی نانەوتی و داهاتی نەوتیشمان بەنێ مەبەستی تەنکەرەکانە کاکسۆرە بەڵێ تەیفسامی داوای داهاتی تەنکەری بەڵێ بۆ لە یەکی 2025ەوە داوایەکە باش ئەمە خاڵێکی تریان داهاتی نانەوتی 51 ملیاریان ناردووە بە پێی داتای خۆیان 300 ملیاریان لاداوە لە کاتێکا داهاتی ناوخۆی هەرێم بە قاچاخی هەردوولا بەوەی ئەیبەن لە ناو داهات دوو هێندەی ئەوەیە کە ئاشکرایان کردووە 4 تریلیۆن و 600 ملیاریان ئاشکرا کردووە ئەو بۆ 11 مانگ دوو هێندەیە ئێمە لێکمان داوە هەر مانگی 995 میلیاری بەردەکەوت بە پێی میزانی مڕاجعە لە ساڵی ڕابردوو هەنی بۆ یەک مانگ پێ دوایە دوو هێندەیە داهاتی ناوخۆی هەرێم داهاتی ناوخۆی هەرێم ئەوەی هێناوێنە بۆ بەغدا ئاشکرایان کرد دوو هێندەی ئەوەیە دوو هێندەیە ئەمە باسی مەوادی قاچاخی مەترسیداری تری بازرگانی تلیاک و چەک و ئەوانە ناکەم بۆ ئەوش هەموو لە سنوورەکان هەموو یەکەن تلیاک چەک ئاڵتون هەرچی مەمنوعە نەکرێت بازرگانی یەکە نەمانە ئێستا چی بەسەردێ مادەم ناڕازی بوونێکە بێ ڕێکەوتن دەکرێت لە سەرداهاتی ناوخۆی عێراق بۆن ئەگەر 395 میلیار بێ 400 بێت هەرێمی کوردستان شەڕی ئەوە کا دەسەڵاتەکانی وردە لێسەنرێتەوە وردە هیچی بۆ نەیەڵراوەتەوە شەڕێواکە دەرباز بێ لەمەی عێراق لە ژێرە وردبینیە لە ژێرە و چاودێریە لە ژێرە و لێپرسینەوەیە لە ژێر ئەو هەموو لیژنەی کە دێت لە ژێر ئەم هەموو وردەکاریی کە لەگەڵیانەکەن هەرێم شەڕێواکە لەمە دەرباز بێ بۆ ئەم ساڵێکی باش نییە بۆ هەرێم لەبەرەوەی عێراق بەرەو انتخاباتە ڕۆین ئەگەر بکرێ باشە چوانیش هەندێک قسەی جیاوازەکەن ئێستا کە بیانەوێ حکوومەتەکە وادەی خۆی تەواوکە پەنابەرن بۆ محکەمەی اتحادی نازانمەوە بەرەو کوێچیە بەڵام دەبێ ئەم ساڵ هەڵبژاردن لە وادەی خۆی یاساییە تا 25 یانزەی 2025 هەڵبژاردننی عێراق بکرێ لەم کاتە ئەگەر تەماشا بکەی ئەوانەی کە بەرامبەر هەرێم توندن بۆ شەقام و بۆ ڕای گشتی خۆیان زۆر سوودی لێبینن بۆی هەر کەس مرونەتی هەبێ بەرامبەر بە هەرێم خراپە تەماشا بکە بۆ هەڵبژاردننی خۆیان بەڵێ تەماشا بکە کاکنێجی ڕەڤان وەک سەرۆکی هەرێم چوە بۆ بەغا بۆ لای سوودانی باش سوودانی لە ژوورەکەی خۆی لە بەردرگای ژوورەکەی خۆیان پێشوازی کرد مانای چی بوو؟ مانای ئەوەی وەکو جاران بەلایەوە گرنگ نەبووە بێتە بەردەم قەسری بەغداد لەوێ قەسری حکومی پێشوازی بکە ئەمە مانای وایە کە ئەو مرونەت و مجاملەیەی پێشوو لەم ساڵا کەمەکە بە حکومیوان بەرەو انتخابات هەڕۆن ئەوانیش بە پۆلیستیەکی زۆریان هەیە ئەوانی ژەڵێن هەتا دژی هەرێم بن هەندێکیان
بۆ شەقامی خۆیان بە گرنگ ێزانن شکەوان پێیان وایە پارەی نەوتی بەسرا ڕوا بۆ هەرێم پێی ئاودان بۆتەوە و شارەکانی خۆیان وێرانە من پێشمتون زۆر جار بۆ ئەوە بڕۆن یەخی حکوومەتەکەی خۆتانگرن کە ئاوەدانی نەکردووە کە 20 ساڵ دوای سەدام گۆڕ بە گۆڕ هەر دزیەکەن بەرپرسەکانتانی ئێمە خۆ دزیشیان کردووە بەڵام سروشتی خەڵکی ئێمە و شارەکانی ئێمە جیاوازە لە هی ئێوە ئەمە پەیوەندی بەوە نییە پەیوەندی بەوەیە کە ئێوە خۆتان لای ئێمە گەندەڵی هەبووە نیوەی مەشروعەکەیان بردووە شەریک بوون لە قازانجەکەی شەریک بوون لە دەزمایەکەی بەس لای ئێوە هەر مەشروعەکە پارەکەی بۆ سەرف کراوە و پارەکە بە کاملی براوە هەر دەستی پێ نەکراوە نەک جارێت 2 جار 3 جار چەند جار بۆیە ئەم ساڵ بۆ ئێمە ساڵێکی توانم بڵێم قورسە لەبەرەوەی بەریەکەوتنمان زیاترە بێ دەسەڵاتداران دەڵێن هەرێم ڕێکەوتن کراوە لەسەر داهاتی ناو خۆ دەڵێن ڕێکەوتن کراوە کەچی دوایی بەرەپارێک دێنێن تەیفسامی پێرازن ئەوانەی کە لەسەر لیستی موچە لەسەر نەوت دەڵێن ڕێکەوتن کراوە ڕۆژێک دەڵێن دەبێ ڕێکەوتنی تر بکرێ ئەوانەی ئەڵێن ڕێکەوتن هیچی ڕێکەوتن نییە تەنها یاسای بودجێ تەنها گەیشتونەتە سیغەیە کە پێک بێن لەسەر ئەم لیستە پێک بێن لەسەر ئەم شێوازە باش ئەمە پێوتراوە ڕێکەوتن ئەی بۆ لیستی موچە ئێستا تاو کۆتایی پێات و چکەوتیام لیستی مانگیەک بوو بە بنەما بۆ 2000 بۆ ئەم ساڵ بۆ تاوی مانگەکان خۆی ئەو بنەمایش کێشەی زۆرە هێشتا کێشەکە چییە بۆ نەمونە نەقسی هەیە لیستەکانمان نەقسی زۆرە داوای باسی چکە بۆ وەزارەتی دارایی دەڵێمە بێنەوەکان حکوومەت هێرێم دەڵە بیانەوەکانمان بڕیوە ئەمە بۆ نمونە خەلەل نەماوە هەرچی بێنویان هەبوو لە لیستی موچە ئێمە بڕیومانە من دوو لیستم لایە دوو لیستەکە لیستێکیان ئەوانەی کە UPN بە تەواوی کراوە بۆ فەرمانبەران باشە ئەوانەی ناوی دایکیان نییە لە ناو لیستەکە 36893 فەرمانبەرن ئەمە بەس لە مەدەنیەکانە لە 470,000 فەرمانبەری مەدەنی تا ئێستا لە لیستی موچە لە 470,000 کەس 36,983 کەس لە مانگی یەک ناوی دایکی لە ناو لیستەکانیە بۆی بەراورد نەکرێ بە ناوی تر ئەوانەی ناوی چواریان نییە ناوی چواری هەر ناوی سیانیە یا دوانیە 9,501 کەسە ئەوانەی کارتی نیشتیمانیان لە ناو لیستەکانیە 129,402 ئەوانەی ڕێکەوتی دامەزراندنیان نییە 38,404 کەسە ئەمە لە ناو لیستەکان لە کۆی 470,000 فەرمانبەری مەدەنی ئەم نەقسانە هەیە ئەمە بۆ مانگیەک بۆ کە ڕۆشتووە ئەمە بۆ مانگیەکە بەڵام بە پێی راپۆرتی فەرمانگەی تەکنەلۆجیا و زانیاری ئەخیر راپۆرتی پوختەی کەم و کورتیەکانی زانیاریە داواکراوەکانی وەزارەتی پلاندانانی فیدراڵی بۆ ژمارەی فەرمانبەران فەرمانبەری ڕقم وەزیفی لە سیستەمی ناوەندی موچە تقریباً ئەتوانم بڵێم ئەو پێداویستیانە باش بووە یعنی هەنگاوی باشی ناوە بۆ پڕکردنەوەی ئەوانەی کە ناوی چواریان نییە ئەوانەی کە کارتی نیشتیمانیان داخڵبووتەوە دەبێ هەمووی چاک بکرێت کاکسۆرە بەڵێ دەبێت چاک بکرێەوە جگەلەوە ئێمە کێشەی زۆر لە مەوزوعی خانەنشینیشا هەیە کە خەڵکێک هێشتا شەستی تەواو نەکردووە و خانەنشینیان کردووە ناوەکەیان دەرهێناوە بەڵە چکە خەڵکی دوو مانگی ماوە ئەبێ بە ساڵ مانگ ڕۆژ تەمەنی 6 ساڵ تەواو بکە هەر کەس ئیحالەی خانەنشینە بێت چونکە نەسی قانونەکە کە ئەڵێ مادەی دەی یاسای خانەنشینیە گرتووی عێراق ئەڵێ ئەم کەسانە لە فەرمانبەران خانەنشین دەکرێن ئەوەلاً عند إكماله 60 سنة عند إكماله يعني ئەبێ 6 تەواو کە هەیە چۆتە 6 پێی ناوەتە 6 تەواو نەکردووە 59 تەواو کردووە یەکسەر ناوەکانی حالەی خانەنشینی دروست کردووە ئەوە طبعاً ئەو کەسە شایانی ئەوە نییە یەکسەر خانەنشین لە تەواوکردنی 59 خانەنشین بکرێت کە پێدەنێتە چەند مانگێکی 6 تەواو تەواو نەکردووە
عند إكمال 60 سنة من عمره أبي 6 صالي تمني تواو چی ڕاز دەکرێت و خەڵکێکی هەبوو أبي شکالیان تاق هەبوو بكري أوي كدر هن راو ببخرته ليستي موشا لیستی موچە وأو موشا يشي كان دراوته بيدريته أما يكيك اللي خلال كان لموضوع خانة نشينية هەندێک گرفتی تر هەیە بۆ ئەوانەی کە کەسی یەکەم و دووەمیان پلە یەک و پلە دویان شەهیدە ئەوانە توانن لە وەزیفا بمێننەوە و شمولی درێژکردنەوەی تەمەنی خانەنشینیەکەیانەکەن جا چی لە مەدەنی بێت لە عسکەری بێ بۆ وەردووکیانە ئەوانەی کە تەییدی شەهیدانە بن بەڵێ لە کەسی پلە یەک و پلە دوو ماوەسمێت چ فەرمانبەری مەدەنی بێت عسکەری بێ بەڵێ بەڵێ کێش ئەو کاتە بەڵێ باش بەس باسیەوەت کرد ئەو کەم کورانەی باست کرد 470,000 فەرمانبەری مەدەنی ئەی لە هێزانامنیەکان لیستەکە کەم کوڕی زیاتری وەڵاهی ئەویانم لا نییەوە ئەویانم لا نییە گەل لام نەبێ ناتوانم بڵێم چەندێکەم و کوڕیتیایە بەڵێ بەڵام عێراق باشە بە تەدریجی ئەوەی داواکاری هەبووە ئەوەی کە ویستویەتی پێی کردوون و بۆ مەوزوعی تەوتین جارێکتر دێمەوە سەری دەمەوێت دڵنیایەکی تر بدەم باش نووسراوەکەی وەزارەتی دارایی عێراق کە هەفتەی دوو دەرچووە دەڵێت ئەو فەرمانبەرانەی کە هەژماریان بۆ کراوەتەوە زانیاریەکانیانمان بۆ ڕەوانە بکەن بۆی ڕێکارەکان بە پێی ئەوەی لە بڕیاری محکەمەی اتحادیاتەوە بۆ تەوتین جێبەجێ بکرێ ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی هەر کەسێک لە هەژماری من حسابی بۆ کراوەتەوە چۆن نووسراوە ڕۆژی لەدایک بوون ڕۆژی دامەزراندن ناوی چواری ناوی دایک UPN دەبێ حسابی ژمارەی حساب بانقی موچەخۆرەکەش جا فەرمانبەرە خانەنشینە هەر شتێکی ترە لەگەڵ لیستەکە ئەمەش هەبێ ڕەنگە هەرێم بڵێ جارێ ئەمە بابەتێکی درێژخایەنەوە نا عێراق قۆناغ بە قۆناغ ئەمانە ئەسەپێنێ لە هەر قۆناغێکا موچەکە ڕائەگرێ ئەگەر بێت و ئەمانە تەکمیل نەبێ بۆیە ئەو حساب بانقیەی کە لەگەڵ لیستی ناوی فەرمانبەران لە خاڵی دوو باسیەکە ئەوە زۆر کارێکی گرنگە بۆ تەوتین بۆ تەوتین بەڵێ چونکە ئەگەر هەر فەرمانبەرێ ژمارەی حساب بانقیەکەی خۆی جا لە هەژماری منە کێشەی نییە با لە هەژماری من بێ باشە گرنگەوەیە کە ژمارە حسابەکەی چوو بۆ دارایی عێراق تەحویلی بانقی مرکزیەکە لەوێەوە ڕاستەوخۆ تەمویلی موچەی فەرمانبەرەکە ئەکرێ دەتوانرێ ئەمە بکرێ عێراق بەرەو ئەوە ئاچێ بۆیە برادرانی هەرێم بە هەر شتێک دڵی خۆیان خۆشەکەن عێراق بەرەو ئەوە ئاچێ چۆن هەموو ئەوەی کە لە هەژماری من حساب بانکی کردوتەوە ئەگەر ژمارە بانکەکەی لە عێراق بێ بۆ نمونە 5,361 دەبێ هەرێم بیدنێرێ ئەو کاتە لەوێەوە تەحویل دەکرێت بەڵێ دەبێ هەرێم لەگەڵ لیستی موچە ئەم داواکاری عێراقی جێبەجێ بکە حساب بانقی فەرمانبەر کە ناوی ئایبانە ژمارەی حسابی فەرمانبەرەکەیە بیخاتە پاڵ لیستی موچە عێراق خۆی موچەکەی کە چۆن هەرێمەڵێ ئەوە موچەی مانگێوەندە هات ئەوانەی لە هەژماری من وەریەگرن ئێستا لە حسابەکەیانایە ئەوەی ناوێ عێراق خۆی ئەوە ڕوودەدات ئینشاءڵڵا ڕۆدا بۆی کەسی تر سەری نێشێ بەڵێ باشە بەس سەبارەت بە موچەی مانگی دوو پێش ڕەمەزانی ئینشاءڵڵا دەبێ بێت چکە سەوتیان بەداچوون وتە سەر لیستی موچەی مانگی دویانە ناردووە بۆ بەغدا ئەمڕۆ 23 مانگە من نایزانم زانیاریم لەسەر کاتی هاتنی موچەی هیچ مانگێک نییە مانگی دووش نایزانم بەزەگەر درەنگ نردنی لیستی موچە کاریگەری چکاوچی ئەمجارە بە ئەلکترۆنی بێت و بینێرن بۆ بەغدا ناڵێم زانیاریم نییە باش لەسەر کردنەوەی لەقی بانکەکان زۆر جار بۆ پرسی تەوتینە باز دەورەکەی بانکەکان لێرە هەبن لە سلێمانی لە هەولێر هیچ ئەگەر تەوتین بکریت پێویستی بەوەی لەقەکانی ڕەشیدە ڕافیدەینە لێرە پێویست پێویست دەکات ناوە کتابی بانکی ڕافیدەین خۆی کە من لێم پرسیون باشە دەڵێ ئەمە هیچ پێویست ناکە لە ڕێی بانکە ئالیەکان و ئەو دەواازانەی کە POS هەن موچەوەرە گیرێ بەبێ ئەوەی هیچ پێویستی بە لقی بانکی ڕەشید و ڕافیدەین پێویستی بە ئامادەبوونی فەرمانبەریش ناکات بەداخەوە ئەوە جارێکی تر هەموو خەڵکات بڕوا بۆ بەغدا نانە
ئەم بابەتەش وەک هەژماری من کراوە بە بابەتێکی تری فشار و مزایدە لە بین یەکێتی و پارتی. ئەمان لە هەرێمی کوردستان لە هەڵەبجە هەتا دهۆک 32 مڵکی ڕەشید و ڕافیدەینیان داگیر کرد و فرۆشتویانە. ئێستا کە نایاڵن ڕەشید و ڕافیدەین بێتەوە بۆی داوای مڵکەکانی نەکاتەوە. بۆ دۆسەیەکە هەیە ئێستا لە عێراق من ئیشم لەسەری کردووە. لە کاتێکە ئەگەر لقی ڕەشید و ڕافیدەین بەهات نایەتەوە فەرمانبەری ئێمە سوودمەند دەبوو لە هەموو ئەو پێشینە و قەرزانەی کە شمولیەکات و ئێستا بەهۆی نەبوونی لقەکانیانەوە شمولیان. لە ژماری من سوودمەند نامن چکە کاتی خۆی ئەوەتی شەخزانە بوتی 19 خزمەت گوزاری هەیە. تا ئێستا هیچ خزمەت گوزاریەکی نییە ژماری من نەکەوتۆتە کار. کوا کەسی چی بینیوە؟ باشە زۆر پرسیارێک لەسەر دامەزراندن پلە بەرزکردنەوە ئەوەی کە دەیبین ئێستا بۆ من وەزارەتێک دەڵێ ناوی ئەوەندە بەشە پزیشکیە نازانم ناوی سەیەکەمەکانمان نردۆ بەغدا ئەوە خەڵک خەڵەتاندنە یاخود بڵێن فەرمانبەرانی گرێبەست مامۆستایانی گرێبەستمان ناوەکانمان بۆ نردوو بۆ بەغدا چاوەڕی تەخانکراوی دارین ئایا بۆ دامەزراندنیان بۆ خەڵک خەڵەتان هەمووی لە کۆڵخۆکردنەوەیە هەمووی لە کۆڵخۆ بەڵێ عێراق تعلیماتە داراییەکانی ژمێریاریەکانی مالیەکەی هەر هەمووی بەسەر هەرێما جێبەجێ کراوە هەموو ڕێنمایەکانی هەرێم لە بابەتی بودجە و موچە و دەرماڵە و خەرجیەکانە دەری کردووە ڕێنمایی عێراقە و هەر هەمووی دەبێ هەرێم جێبەجێ بکە تەنانەت گواستنەوەی ڕاژەش ئێستاوەستاوە هەمووی وەستاوە تاکەی تاو کاتەی خشتەکانی بودجەی 2025 دێتە پەرلەمان بەڵام ئەوە دێتە پەرلەمان تا ئەم کاتەی من و تۆ قساکەین حکوومەتی عێراق نیازی نییە خشتەکانی بودجەی 2025 بنێرێتە پەرلەمان نیازی نییە نیازی نییە من خۆم لە بەڕێوەبەری بودجەم پرسیەوە لە وەزارەتی دارایی اتحادی هەر ئاگای لە خشتەکان نییە ئەگەر ئەی خەڵک چاوەڕێی دامەزراندن نەکە نەخێر چکە زۆر داوای ئەو سەیەکەمە فەرمانبەری گرێبەستە مامۆستای گرێبەستە بکرێن بامیشەی خاوەن پێراویستی تایبەت ئێستا پرسیاری کردووە دەڵێ ئایا نابێ کە وەستاوە بۆ نمونە خاوەن پێراویستی تایبەت ئێستاوانەیە هەندێکیان تۆمار کراون و موچەشیان بۆ نەبراوەتەوە هەندێکیان تۆمار نەکراون تۆڕی کۆمەڵایەتیان بڕیوە کە بەڵێ ئەو هەژارەکان بەڵێ بەڵێ تەنها کەمەندامیان نێشتۆتەوە کەمەندامیش خاوەن پێداویستی تایبەتیان لە 2013 بە دواوە تۆمار نەکردووە زیندانی سیاسیمان هەیە 25,000 تا ئێستا هیچیان بۆ نەکراوە هەموو ئەمانە جگە لە سەیەکەم جگە لە خۆبەخشەکان جگە لە هەموو ئەمانە بۆ ئەم ساڵ چاوەڕێی هیچ نەبن تا خشتە دێ خشتەش من وەگوتم تا ئێستا حکوومەت نایە بینێرێ ئەم ساڵ بەرەو هەڵبژاردنە ڕۆین ئەگەر هەڵبژاردن کرا لە وادەی خۆی ساڵی 2026 تا حکوومەت پێک دێ یاسای بودجەمان نابێ ئێستش لەبەرەوەی یاسای بودجەی 3 ساڵیە بۆ 2025 عێراق ناتوانێت لەسەر 1 لەسەر 12 بڕوە هەر لەسەر 2024 ڕوا بەبێ ئیطلاقی موازنە لەبەرەوەی خشتەکان نهاتووە بەبێەوەی هیچ یەکێک لەو داواکاریانە تەنانەت عێراق بۆ خۆی لە بەرزکردنەوە و سەرە موچە و هەر هەمووی ڕاگرتووە بەڵام هەر کاتێ لای خۆی کردیەوە لە ئەوڵەوە حیسابە کە مافی هەیە تا ئاخیر بەڵام لە هەرێم لە ڕاستیایەمەوە لە 11 ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێم هەرچی خەرجیەکانێتی هەرچی داهاتەکانێتی بە نایاسایی سەرفی کردووە لە دەرەوەی یاسای بودجە یاسایی نەبووە ئەمە گرفتێکی گەورەی بۆ هەرێم دروست کردووە خەڵکێکی زۆر لە دامەزراندن مەحروم کراوە خەڵکێکی زۆر لە ئوجوری یەومیەوە لە گرێبەستەوە لەوانە بێژەوە هەر هەمووی مافەکانی خوراوە و لە نەبوونی یاسای بودجە ئەم دۆخە دروست بۆ کە ئێستای بینی سوپاس دەکەین کاک سۆرامەدمانکی سوپاسی ڕوونکردنەوە زانینەکان دەکەین سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ